بەڵام پەروەردگار لە شەوی پەنجەدا لە هەموو کەسێک خۆش دەبێ ئیلا لەو دوو کەسە نەبێ مشرک ئەو مشاحن. مشرک ئەو کەسەی هاوڵ بۆ خوا دادەنێ شەریک بۆ خوا دادەنێ. بەڵام پێویستە هەموو عاقڵێک تێبگا مشرک بە مانای مولحید نایەت. مشرک ئەو کەسە نییە کە بڵێ من باوەڕم بە خوا نییە. کاکە هەڵە تێگەیشتویت. ئێستا کە بڵێم فڵان شەریکی فڵانە لە خانوویەکدا بۆ نمونە، یعنی بەشی هەردووچیانی پێوەیە یان نا؟ بەڵێ بەشی هەردووچیانی پێوەیە. مشرک ئەو کەسەیە خوا دەپەرستێ، ها باوەڕی بەخوا دەشی پەرستێ، بەڵام لەگەڵ خوا شتێکی تریش دەپەرستێ، ئەوە مشرک. نە کاکە خۆ ئێمە مشرک نین باوەڕمان بەخوا هەیە. خۆ ئیبلیسیش باوەڕی بەخوا هەیە. ئیبلیسیش دەیوت ئەی پەروەردگار تۆ منە دروست کردووە. ئەبوو جەهل و ئەبوو لەهەبیش باوەڕیان بەخوا هەبوو، بەڵام لەگەڵ خوا شتی تریان دەپەرست. بۆ دەیانوت ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفا. ئێمە ئەوانە ناپەرستین ئیلا بۆ نەبێ لە خوا نزیکمان کەنەوە. ئێ جەنابیشت خۆت بە مسلمان دەزانیت، دەچی هانا بۆ مرۆڤێک دەبەی، بۆ مردوویەک دەبەی، بە بیانووی ئەوەی شەفاعەتت بۆ بکاو لە خوا نزیکت کاتەوە. ئێبرام لەگەڵ ئەبوو جەهل و ئەبوو لەهەب فەرقت نییە کاک، هیچ فەرقێکت نییە. هەمان شیرکە تۆ تێکەوتووی نازانی بە خۆت. مسلمان دەبێ موحید بێت، دەبێ خوا بەتەنها بپەرستێت. چۆن بەتەنها تۆی دروست کردووە تۆش بەتەنها ئەو دەپەرستی، پشت بەو دەبەستی، داوا لەو دەکەی، هانا بۆ ئەو دەبەی، تەوەکولت لەسەر ئەوە، ڕەجای ڕەحمەتی ئەو دەکەی، لە عقوبەی ئەو دەترسی، پابەندی شەرعی ئەو دەبی. ئەوە موحیدە. نەک یا الله یا رسول الله یا شێخ فڵان هاوەر. ئەوە شەریک بۆ خوا دانانە، بە خۆت نازانیت و بەهۆی نەفامیتەوە نازانیت. کەواتە شەوی 15 شەعبان فەزڵێکی گەورەیە بۆ ئەو کەسانەی کە شەریک بۆ خوا دانانن. اینجا نەڵێ من دەربازم بووە. إبراهيم عليه الصلاة والسلام إمام الموحدين خليل الرحمن لخوا دەپاڕایەوە وەجنوبنی وبني أن نعبد الأصنام. ئەی پەروەردگار خۆم و مناڵ و نەوەم بپارێزی لەوەی بتپەرست بین. بۆیە یەکێ لە سەلەف دەفەرمێ ومن يأمن الشرك بعد إبراهيم على نفسه. جا لەمە دووە ئیبراهیم دەترسا نەکات تووشی شیرک بێ. ئەی ئێمە دەبێ نەترسین، دەبێ ئەمین بین، چکە ئەنواعی شیرکەیە براکەی من تۆ لەوانەی هەستیشی پێ نەکەی. یەکێک لەوانە ڕیایی و پێشچاوی، خێر دەکا سەدەقە دەکا مەبەستی پێ بڵێن پیاو چاکە، پێ بڵێن خێرخوازە، نوێژ دەکا و خشوعێک دەهێنێتە خۆی بۆی پێ بڵێن بە تەقوایە. کەواتە وریابین، ئاگامان لێی بێت. شیرک جۆری زۆرە. یەکێ لە جۆرەکانی شیرک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ تعیس عبد الدینار تعیس عبد الدرهم إن أعطي رضي وإن منع سخط. هەندێک کەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی ناون عبدی درهم و دینار. عبدی دنیا، عبدی پارەیە، عبدی منصبە، عبدە بۆی. وریابە ئاگاد لە خۆت نییە براکەم تۆ هەموو ژیانت هەموو ئاوات و هەدەفی تۆ پارەیە، بەس منصب و دنیایە، ئەوەت دەستکەوێ. تۆ بوویتە عبدی دینار و درهم بە خۆشت نازانیت. لە پێناوی دینار و درهم دینەکە دواز لێ دێنیت، کەم تەرخەمی دەکەیت، کەواتە تووشی شیرک بوویت.